بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەرچی ناز و نیعمەتە هەر ئەوە و تەنها حەمد و سەنای ئەویش دەکەین و تەنها یا ڕەب یا ئیلاهی یا ئەڵڵا هەر تۆ ئەپەرستین و هاوار هەر لە تۆ ئەکەین و هەر لە تۆش داوای دەکەین. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان نووری چاو تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر ئالی ئەطهار و پاکانی و لەسەر شوێن کەوتوانی و لەسەر عاشقانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، لە دەرسی ڕابردوو لە محازەڕەی ڕابردوو باسی چار برای مجاهیدی مەردی کەشتیەوانی ناو بەحرەکانم لۆ کردن کە ئەویش برایەکانی بەر بە ڕووسایە و باسی وەسفی عەرووزم لۆ کردن کە برا گەورەیتیان شکڵ و شێوەی چۆن بوو و خەڵکیش ئێستا ئەم شکڵە بە چەتەی دەریا ئەناسن و تعریفی ئەکەن، بەڵام بەداخەوە ئەم شکڵ و شێوە لە دڵی ئێمەی مسڵمانان یەکێکە لە مجاهیدە گەورەکان، یەکێکە لە پاڵەوانەکانی ئیسلام کە هەزاران هەزار مسڵمانیان نەجات داوە، هەزاران مسڵمانیان نەجات داوە لە چنجی زوڵم و ستەمی ئیسپانیەکان. با بزانین ئەو برایانە چیان بەسەر هات وەلەو شەڕانەی کە تووشیان بوو چیان لێ هات. طبعا پاش ئەوەی کە عەرووز و ئیسحاق و ئیلیاس و خێرەدین توانیان چەند جارێک بەو کەشتیانەی کە هەیتیان و ئەو ناڕەحەتیانەی کە تووشیان بوو لە بەحرەکان بتوانن مسڵمانێکی زۆری ئیسپانی نەجاتدەن لە چنج و زوڵمی ئیسپانیەکان. ئەوە بوو سبحان الله خێرەدینیان هەستا چوو بەرەو جەزائیر ڕۆیشت. خێرەدین هەستا بەرەو جەزائیر ڕۆیشت بۆی بەڕاستی بتوانی جەزائیرەکان لە چنگ و دەسەڵاتی سەربیەکان دەربینی و فعلا لەم شەڕەدا ئیلیاسی برایەن شەهید بوو. ئیلیاسی برایەن شەهید بوو، مانەوە سێ برا عەرووز و لەگەر خێرەدینی و لەگەر ئیسحاقی. لەو کاتەدا لە ئەسنای شەڕدا هاتن تونسی ئازادکەن، بەڵام عەرووز بە ئەسیر گیرە. کەتە بندەستی چێ؟ کەتە بندەستی فورسانەکانی یۆحەنا قودسی کە گوتم شەرسترین و خراپترین جوندی نەسرانیەکان بوو ئەو وەختی. بردیان نەیاناسی، هەستا بردیان لە شوێنێک حەبسیان کرد، بەڵام ئەم پاڵەوانە چۆن زەفت دەبێ بە هەر شێوەیەک بوو خۆی قوتار کرد، بە هەر شێوەیەک بوو خۆی نەجاتدا لە ئەسیری و فعلا ڕۆیشت هەتا ئیتاڵیا. لە ئیتاڵیا چۆ سەر بەحرێ و دەستی بە کەشتێکی داگرت. یعنی سبحان الله وەکو فلیم دێتە پێی ساوم، بەڵام ئەمە حەقیقەتە. دەستی بەسەر کەشتێکی داگرت و هەرچی لەسەر کەشتێکە بوو کوشتی و سواری کەشتێکە بوو بچێت بگات بە برای. هاتە لای یەکێک لە مەلیکەکانی مسڵمانان کە لە ئاخیری دەولەتی مەمالیکەکان بوو کە مەلیک غۆری پێ ئەڵێن، سوڵتان غۆری پێ ئەڵێن. هات داوای لێ کرد کە ئەمن فلانی کوڕی فلانم ئەویست و کە ناوبانگی بیست و زۆر ڕێز و حورمەتی گرت. داوای لێ کرد ئەگەر هەندێک کەشتی و هەندێک جێیشم بەگەر بدەی بەڕاستی دەمەوێت بچم یارمەتی برام بدەم
بۆ ئازادکردنی تونس و ئەو منتیقانەی کە لە داورەوە پشتینە لە چنجی سەلیبیەکان و فعلا مەلیک غۆریش زۆر بە ڕەحابەتی سەدرەوە زۆر بە دڵسۆزیەوە کۆمەڵک کەشتی پێدا و کۆمەڵێک لە سەربازانی کەشتیشی لەگەڵ ڕەوان کرد و سواری بەحر بوو بۆ ئەوەی بەرەو جەزائیر و تونس بکەوتەڕێ. بەڵام بەداخی گرانم یەکێک لە والی و ئەمیرە موسڵمانەکان فێڵی لێ کرد چونکە دەستی هەبوو لەگەڵ سربەکان لەگەڵ سەلیبیەکان بۆیە لە تەلمەسان کە شارێکە لە میسر لەوێندە لە بۆسەیەکیدا عروس گیراو و ناسیان و سبحان الله پارچە پارچەیان کرد هەر بەوەندە نەوەستان کە عروس دەست و لاق و سەری هەموو لێککەنەوە بەڵکو ئاگریشیان تێبەردا. پاش ئەوەی ئاگریان تێبەردا سەرەکەیان برد لە ئەوروپا هەموو شارەکانی ئەوروپایان پێ کرد بۆ ئەوەی هەموو عالەمی مەسیحی دڵخۆش بن بەوەی کە ئەم دوژمنە سەرسەختەیان لەناو بردووە و لە کەنیسەی هەموو دەوڵەتەکانی ئەوروپا زەنگ لێدرا بۆ خۆشی دەربڕین بە کوشتنی عروزی. بەڵام ئایا ئیسحاق و خێرەدین ئەم خوینە بەزایە ئەدەن؟ ئەم کوشتنی برایان کە عروز و ئیلیاسە بە فێرۆ ئەچێ نەخێر وعدیاندا ئەبێت تۆڵەی خوێنی عروز و هەموو خەڵکی مسلمانان بکەنەوە و فعلا خێرەدین وەکو مەردان هات تونسیشی ئازاد کرد و پاش ئەوەی کە تونسی ئازاد کرد و دەستی پێکرد بەرەو مۆریتانیا ڕۆیشت مۆریتانیشی ئازاد کرد و ڕۆیشت بەرەو ئەندەلوس یەکەم شاری کە ناوی ساحیلی بلیارە لەوێندەر ئەوێندەریشی ئازاد کرد. بەڕاستی ئەلێرە مەسیحیەکان ترسیان لێ نیشتەوە زانیان عروزێکی تر پەیدا بوویتەوە زانیان مردێکی کەشتیەوانی زۆر مرد پەیدا بووە. بۆیە هەستا گەورەی فاتیکانی ئەو وەختی کە پۆلیسی سێەمە یەکسەر نەفیری عامیان لێدا گوتیان دەبێت جیشێکی زۆر لە بەحر کە چکە ئەو شەڕە شەری بەحرە کە دەبێت خڕ ببێتەوە بۆ ئەوەی بتوانن خێرەدین و ئیسحاقی بڕای و هەموو ئەو جێشێک کە لەگەریتیان لە ناوی ببن. بۆ ئەم شەڕە 600 سەفینەیان حازر کرد 600 سەفینەیان حازر کرد نەسرانیەکان و لەگەڵ 6,000 جوندی 600 سەفینە 600 کەشتی 600 کەشتی شەڕ لەگەر 6,000 جوندی و جەنگاوەر. لەو بەرەشدا خێرەدین و براشی 122 سەفینە لەگەر 22,000 مجاهیدیشی حازر کرد. طبعا ئەوانە کەتنە بەرامبەر یەک لە بەحر یعنی شەڕی بەحر شەڕی دەریایی وەکو شەڕی شاخ و ساحل و سەحرا نییە. زۆر لێزانی دەوێ زۆر مەهارەتی دەوێ زۆر قابلیاتی دەوێ. بەڕاستی لەم شەڕەدا ناوی شەڕی بروزە. ئەم شەڕە لە تاریخدا ناوی معرەکەی بروزە و لەو شەڕەدا پاش ئەوەی لێدان و کوتانێکی زۆر پاش تێگرتنی مەدفەعیەکی زۆر پاش شکاندنێکی کەشتێکی زۆر سبحان الله خێرەدین بەسەر کەوت. خێرەدین و ئیسحاق توانیان بەڕاستی ئەم 600 کەشتیە بشێنن و ئەوەی شکا و ئەو زوندیانەی کە کوژرا و ئەوانەی غەرق بوون و ئەوانەی کەتنە ناو ئاوێ خنکان باقیتر کە هەندێکیان مابوون ئەوانیش هەرهاتن و ڕۆیشتن و حتا قائیدی جەیشی کەشتیەوانی نەسرانیەکان بۆ خۆی لەناو ئەو شەڕەدا ڕای کرد و هەرات و خۆی پەرانەگیرا و الحەمدولله خێرەدین بەڕاستی لەم شەڕەدا سەرکەوت کە سەرکەوتنێک بەڕاستی ئێستا و ئێستاش عالەمی ئیسلامی ئیفتیخاری پێدەکەن چۆن کابرایەک بە 102 کەشتی و 22,000 سەرباز بتوانێ بەرامبەر 600 کەشتی و 6,000 سەرباز بەسەر بکەوێتن. بۆیە کاتێک ئیعلانی سەرکەوتنەکە کرا لە هەموو عاسیمەکانی ئیسلام کە لە مەککە لە مەدینە لە سەمەرقەند لە قودس لە دیمەشق
لقاهرة هر همو سبحان الله بانگ دراو سەدای الله ئەکبەریان لە مزگەوتەکان بڵاو کردەوە بۆ ئەوەی مسلمانان بزانن کە ئەلحەمدولله تۆڵەی عەروز و تۆڵەی ئیلیاس و تۆڵەی هەموو مسلمانانی ئەندەلوس کراوە و کە ئەم شەڕە بەسەرکەوتنی خێرەدین و ئەوانەی کە لەگەڵیاندا بوو بەسەرکەتن. لە سبحان الله بەڕاستی ئەم شەڕە شەڕێکی زۆر نامە و غەریبە، شەڕێکە لە تاریخ زۆر زۆر بە غەریبی و بە نامویی تەمەشای ئەکەن چۆن توانیتی خێرەدین بەو هەموو مەهارەی، بەو هەموو قابلیەتە سەربازیەی، بەو هەموو قابلیەتی قیادیەی کە هەیبووە لە ناو کەشتیەدا بە 122 کەشتی 600 کەشتی ببەزێنێ، بە 22,000 جوندی 6,000 جوندی ببەزێنێ. بەڕاستی ئەمە فەخر و سامێکی زۆر گەورەیە لە بۆ خێرەدینی. بۆیە کاتێک کە ئەم هەواڵە بە سوڵتانی مسلمانان گەیشت، ئەو وەختی سوڵتانی مسلمانان سەلیمی ئەوەل نەمابوو، فەوتی کردبوو. ئەو زارە سوڵتانی مسلمانەکان سلێمان قانونی بوو. کاتێک کە سلێمان دەنگ و باسی سەرکەوتنی خێرەدینی بیست، بەڕاستی سوزدەی بۆ خوا برد و شکرانی خوای کرد کە لە دەولەوتیوی مسلمانی وەهەن، جەنگاوەری وەهەن کە بەڕاستی هەموو کاتێک کە شکۆ و سەری ئیسلام و مسلمانان برن دەکاتن. دەی ئازیزانی، با بزانین ئەم سلێمان قانونیەت چێیە و چی کردووە بۆ ئیسلام و چی کردووە بۆ مسلمانان. ئینشاءالله لە دەرس و حەڵقەی داهاتوو بۆتان باز دەکەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.